وەکو تیشکێک دەڕوا خوای گەورە لە کەسانەمان بگێڕێ کەسانێکی وەکو بایەکی سەریع دەڕۆن کەسانێکی وەکو سوارێک دەڕۆن کەسانێکی وەکو کەسێکی پیادە دەڕۆن کەسانێکی دەڕۆن و دەکەون کەسانێک شێ بۆ ناو جەهەنەم دەکەونە خوارەوە پەنا بەخوای گەورە بۆیە دەفەرمێ کردەوەکان چاکەکانتان سەریعی و خاوی ئێوە دیاری دەکات حتا چاکت زیاتر بێ لەسەر پەردی سیرات زیاتر زەمانت هەیە بە ئیزنی خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ کاتێک کەسی وا هەیە هەندێک جار ئاگری جەهەنەم لێی ئەدات ڕزگاری دەبێت دوای کە ڕزگاری دەبێت بێگومان ئەو کەسانێک کە لە داگری دۆزەخ ڕزگاریان دەبێت لای دەرگایەک لە دەرگاکانی بەهەشت دەیان شۆرن خۆیان دەشۆرن بۆنی بەهەشت و شکڵ و شێوەی بەهەشت لای ئەو کەسانە دروست دەبێت کە بەهۆی ئاگرەوە سووتێنراون سزا دراون بەڵام ڕزگاریان بۆ لە جەهەنەم و لە پردی سیرات دوایەوە کە باجی تاوانەکانیان داوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەو پیاوە کە دەڕواتە بەر دەرگای بەهەشت دەڵێ ئەی پەروەردگار لە چەند ڕیوایەتێکا هاتووە ڕیوایەتێکیان دەفەرمێ ئاخر نەفەرێکە کە لە جەهەنەم دەرەچێت دەچێتە بەر دەرگای بەهەشت دەڵێ ئەی پەروەردگار بمخە بەهەشتەوە خوای گەورە دەفەرمێت من تۆم لە ئاگری دۆزەخ ڕزگار کرد ئێستا تو داوای بەهەشت لە من دەکەی تەمان لەبەر دەرگای بەهەشت وەستاوە بەهەشت دەبینێ بۆ هەموو خۆشیەوە هەمووی لە ئاڵتون و لە زیوە هەمووی کۆشک و تەلار و ڤێلایە تەحەموول ناکە دەڵێ ئەی پەروەردگار بمخە بەهەشتەوە خوای گەورە دەفەرمێ داوای بەهەشت لە من دەکەی لە کاتێکا من تۆم لە ئاگری دۆزەخ ڕزگار کرد بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو کەسە دەفەرمێت پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەی پەروەردگار پەردەیەک بربەستێک دابنێ لە بینی من و ئاگری دۆزەخە بۆی گوێم لە دەنگی دۆزەخ نەبێ ئەوەندەم ناڕەحەتی چەشتووە ئەوەندەم سزا چەشتووە خوای گیان لە بینی من و دۆزەخە پەردەیەک دابنێ بربەستێک دابنێ بۆی گوێم لە دەنگی دۆزەخیش نەبێت چونکە زۆر ناڕەحەتیم تیا بینیوە ئینسانە گە شتێک ناڕەحەتی تیا ببینێ بەڕاستی لەبیری ناچێ بە ئاسانی بەڵام کەسانێک کە تێگەشتوو بن ئەگینە ئەگەر کەسانێک تێگەشتوو نەبن هەرچی مصیبەتێکیان بەسەرا بێ بەڕاستی تەماشا دەکەی هیچیان لەبیر نییە من گلەیەکم لەو کەسانەیە کە تەمەنێکیان هەیە هەندێکیان ناڕەحەتیتان زۆر بینیوە کێشە و مشکیلە و تاڵی و شیرینی و زۆرتان بینیوە و گەنجەکان نین گەنجێ 2009ەکان ڕوبعێک سەتا دەی ئێوەشتی نەبینیوە بەڵام سەیرێکی زۆربەتان مناڵەکانتان فێری شکری خوا ناکەن دەیەها گرانی و ئاوارەی و سەرگەردانی و ناخۆشی ناڕەحەتیان بینیوە بەڵام سەیرێکی سپاسی خوا ناکەن زۆر بەیان باسی نوێژ ناکەن لە نوێژ ئاڵێ الحەمدولillah رب العالمین یعنی خوای گەورە نیعمەتمان بەسەرا دەڕژێنێ هەرچی نیعمەتێک هەبێ بەسەری هەمووی خوای پەروەردگار والله خوای گەورە نەڵێ خوای گەورە نەیەوێت هیچ کەسێک ناتوانێت 250 دینار پێ بگەێنێ کاتێککە مەعاشێک وەرەگری ئیشەکەت باشە سپاسی خوا بکە پێش هەموو کەسێ پێشەوەی بێ فڵان کەس و فڵان کەس دەستیان خۆش بێ ئەوە فەزڵی خوایە خوای گەورە نەی خاتە دڵی ئەوە کەس ناتوانێت یارمەتی هیچ کەسێک بدا بەڵام ئێمە خوامان لەبیر چووە بەداخەوە ئەم ئینسانیش جەهەنەمی بینی و دەزانێت جەهەنەم چییە بۆیە دەڵێ خوایە لە بینی من و جەهەنەمە بربەستێک دابنێ بۆی گوێم لە دەنگی جەهەنەمی نەبێت دەفەرمێ ئەی پەروەردگار فڵان قەسر و کۆشک و تەلارم بەرێ دەیبینێت خوای گەورە دەفەرمێ لەوانەیە ئەگەر ئەوت پێ بدەم بێگومان داوای شتی تر دەکەی دەڵێ ئەی پەروەردگار لەو شوێنە خۆشتر نییە هەتا من داوای شتێتر لە تۆ بکەم بەس ئەوەم پێ ببەخشە ئەو شوێنە هیچم ناوێت یاخشتم ناوێت خوای گەورە پێی دەبەخشێ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ جێگای خۆشتر دەبینێ لە بەهەشتا دەڵێ خوای گیان ئەوم پێ ببەخشە خوای گەورە دەفەرمێ ئەی تۆ چیت بە من وت دەڵێ ئەی پەروەردگار حەزم لە بەهەشتە و حەزم لەو شوێنێشە ئەو شوێنە زۆر لەمە خۆشترە چونکە یەکەم جاوتی لەم شوێنە خۆشتر نییە بەڵام کاتێک کە شوێنێ خۆشتر دەبینێ خوای گەورە دەوێ بیداتێ بەڵام مەرحەلە بە مەرحەلە بۆی بە تامەزرۆ بڕاتەوە جێگایە دەڵێ ئەی پەروەردگار ئەوە زۆر زۆر خۆشترە ئەوەندە پرسیار لە خوا دەکات دەڵێ ئەی خوای پەروەردگار ئەوەم بەرێ هەتا دەفەرمێ شەرمەکە لە خوای گەورە
خوای گەورە دەفەرمێ ئەی فڵان کەس ئێستا تۆ شەرم لە من دەکەی داوای زۆرت لە من کرد چونکە چەند جارێک وعدە خیلاف بووی وتت غەیری ئەوە هیچم ناوێ ئێستا شەرم لە من دەکەی باش شتێکت پێ بڵێم ئایا ڕازی دەبیت بەوەی لەو ڕۆژەی کە دنیام دروست کردووە ئەم دنیایم دروست کرد حتا ئەو ڕۆژەی کە لە ناوەچێت کاو لەبێ ئەوەندەت پێ ببەخشم ڕازی دەبی سبحان الله ئەمە ئاخر نەفەرێکە کە لە بەهەشتا نزمترین پلەپایە هەیە ئەگە کەسێک زوو بڕاتە بەهەشتەوە بێ محاسب و عەزاب ئەبێ چەندێ پاداشتی گەورە بێ خوای گەورە کەسانەمان بگێڕێ ئەمە نزمترین پلەپایە بەهەشتی هەیە ئاخر نەفەرێکە دەڕاتە بەهەشتەوە خوای گەورە دەفەرمی ئایا ڕازی دەبی بەوەی کە دنیا لەو ڕۆژەی کە دروستم کردووە هەتا ئەو ڕۆژەشی لە ناوی دەبم ئەوەندەت پێ بەخشم بەڵکو دە ئەوەندەی هەموو دنیاش دە ئەوەندەت پێ دەبەخشم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک ئەم حەدیثەی باس کرد بۆ عەبدوڵای کوڕی مەسعود پێکەنی فەرمی ئەزانم بۆچی پێ دەکەنم وتیان نەوەڵا وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێرەدا پێکەنی چونکە خوای گەورەش پێ دەکەنی چونکە خوای گەورە دەفەرمێ ئەوەندەت پێ بەخشم دە ئەوەنەی هەموو دنیا ئەڵێ ئەی پەروەردگار تۆ گاڵتە بە منەکەی دەڵی دە ئەوەنەی هەموو دنیات ئەدەمێ لەو ڕۆژەی کە دروستم بێت تا ئەو ڕۆژەی کە لە ناو دەچێ ئەی پەروەردگار تۆ گاڵتە بە من دەکەی خوای پەروەردگاریش پێ دەکەنی پێکەنینێکە شایستەی خۆی بێ هەر بەندەی خوای گەورە بەرامبەری پێ بکەنێ بێگومان بەختەوەرە ئینشاءالله پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە دەفەرمێ من گاڵتت پێ ناکەم من پەروەردگاری هەموو عالم بڕۆ ئەوە بۆ تۆ چونکە من هەر چیم بوێ ئامادەم جێبەجێی کەم و هیچ شتێک لای من قورس و گران نییە دە ئەوەنەی هەموو دنیا بۆ تۆ گاڵتەشت پێ ناکەم پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کەسە دەکەوێتە ڕێ بەرەو بەهەشت لەناو بەهەشتایە بەڵام شوێنی زۆری پێدرێ کاتێکە کەسێک دەبینێ زۆر شکل و شێوەی جوانە یەکسەر دەوێت سەجدەی بۆ بەرێ کابرایەکە لە جەهەنەم دەرکراوە دەڵێن بوەستە سەجدە بۆچی دەبەی دەڵێ وام زانی ئەو مەلایکەیە بۆ ویستم سەجدەی بۆ بەرم وتیان شتیوان نابێ مەلایکە چۆن سەجدەی بۆ دەبرێ شتیوان نەکەی بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەو ئینسانە ئەو مەلایک ئەو کەسێک کە وا دەزانێ مەلایکەیە دەڵێ من دەرگاوانی کۆشک و تەلارەکانی تۆم و من بەندەیەکم لە بەندەکانی تۆ کۆیلەیەکم لە کۆیلەکانی تۆ خوای گەورە دروستمی کردووە خزمەتی تۆ بکەم لە ژێر دەستی مندا 1000 خزمەتکار هەیە خزمەتی تۆ دەکەن 1000 خزمەتکار هەر هەزارەکەی من سەرپەرشتی یەکەم هەمومان خزمەتکاری تۆین سبحان الله ئەمجا مناڵێ لە بەهەشتە خوای گەورە دەفەرمێ ئەو منداڵانە هەروەکو دوڕ و گەوهەر جوانن نازدارن دەگەڕێن بەسەر ئاهلی بەهەشتا خزمەتیان دەکەن ئیتر ئایا خلافەیە ئایا ئەو منداڵانن کە مناڵی کافرەکان پێشەوەی بالغ بن مناڵی کافر پێشەوەی بالغ بێ بەپێی هەندێک حەدیث بەهەشتین ئەوانە دەبن خزمەتکاری ئاهلی بەهەشت هەندێکیش دەفەرمون بێگومان خوای گەورە دروستیانی کردووە بۆ خزمەتی ئاهلی بەهەشت جا دەڵێ من بەندەیەکم لە بەندەکانی تۆ کۆیلەی تۆم چۆن دەڵێ خزمەتکاری تۆم لە ژێر دەستی مندا 1000 خزمەتکارەیە هەمووی خزمەتی تۆ دەکەن سبحان الله ئەمە ڕێزی خوای گەورە بۆ ئینسانێک کە لە دنیادا ئیماندار بوو بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم قەسرێکی بۆ دەکرێتەوە ئەم پیاوە دەرگای قەسری و کۆشک و تەلارێک دەفەرمێ یەک پارچە دوڕ و گەوهەرە یەک پارچەیەکە بەس ناوەکەی بۆشە سبحان الله دەفەرمێ دەرگاکانی کلیلەکانی هەر هەمووی بریتیە لە دوڕ و گەوهەر لەو بەردە بە نرخەیە بەردێکی زۆر بە نرخە کە لە دنیادا بە ئاسانی دەستی ئێمە ناکەوێت بەڵام ئەو بەردە زۆر گەورەی و ناوەکەشی بۆشە تا تۆ بیکە بەس بیری خۆت مەڕمەڕ چەندێ جوانە بەس دوڕ و گەوهەرۆمانە مەڕمەڕ لە چاوێ هیچ نییە تەنەکەی ژەنگاویش نییە کە چەندی مەڕمەڕ شتێکی جوانە مواسەفاتە هەنێ مەڕمەڕ دەبینێ هەندێک وڵات هەر زۆر جیاوازە هێشتا ئەوە لە چاو ئەو دوڕەدا لە چاو ئەو گەوهرەدا هیچ نییە بەڵام دوڕی ئاوا گەوهری ئاوا زۆر گەورەیە چۆن دەڵێ وەکو شاخێکی گەورە ناوەکەی بۆش هەمووشی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم
ناوەکەی سوورە، سوورێکی جوان، سبحان الله، هەر هەمووشی دەڕات بۆ ڕەنگێکی تر. ئەمجا دەرەوەیشی دەفەرمێ سەوزە، مەگەر خوا بزانێ ئەو بەردەی کە سەوز و سوور بێ دەبێت چۆن بێ، بەدێ مەرمەر کە سوور بێ زۆر مەرغوبە یاخود سەوز بێ. خوای گەورە داهێنا بۆ ئینسانی ئیماندار. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم ئینسانە ئیماندارە کە چۆتە بەهەشتەوە لە هەموو دڕ و گەوهەرێک و بەردێکدا سیسەمی تایبەت دانرا و خێزان و ئافرەتی تایبەتی لێیە، بۆ کۆمەڵە خزمەتکارێکی لێیە. دەفەرمێ ئافرەتی لێیە ئەوەندە جوانە، 70 جل لەبەر بکە، 70 پۆشاک، 70 جلی ئاورێشم لەبەر دەکا، لەبان ئەو 70یەوە هێشتا جوانی ئەو ئافرەتە دیارە، مۆخی ناو پێیەکانی دیارە، ئەوەندە سپیە. یعنی ئەمە چییە؟ وەکو یعنی ئەوەندە سپیە، سبحان الله، مۆخی دیارە. ئیسان چۆن دەبینی هەندی ئینسانی سپیە دەبینی دەمارەکانی دیارە، لە سپێتیە دەمارەکانی دیارە. ئەوش ئەوەندە جوانە و ئافرەتانە، ئەو حۆریانە کە دانراون بۆ خزمەتی ئەو ئینسانە ئیماندارە، هەمووی خێزانی خۆیەتی لەگەڵیدا سەرجەیی دەکات. سبحان الله، دەفەرمێ هەر ئەوەندەی یەک جار ڕووی لێوەرگەرە و دووبارە سەری بکە، 70 ئەوەندە و ئافرەتە جوانە بێت بە هەموو سیرکردنێک. سبحان الله، بەردەوام لە جوان بوونایە. هەموو جارێک کە سەیری یەکتری دەکەن، پیاوەکە دەڵێ وەڵڵا 70 ئەوەندە جوان بوویتە بە خێزانەکەی، خێزانەکەشی دەڵێ وەڵڵا تۆش ئەوەندە 70 ئەوەندە جوان بوویتە. سبحان الله، ئەهلی بەهەشت بەردەوام لە جوانیدان، دەموچاویان جیاوازە. تەنها لە ماوەی چەند چرکەیەکدا 70 قات ژن و پیاوەکانی بەهەشت جوانێکیان زیاد دەکەن. لە دنیادا وایە ئینسان ماوەیە جوانە، دوای وردە دە پیرە بێ و جوانی لە دەسەدا، هێز و قووەت لە دەسەدا، بەڵام لە بەهەشتا ئەو شتانە نییە. بۆیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، دەفەرمێ بەو ئینسانە دەوترێ موڵکەکەی تۆ مەسافەی 100 ساڵ ڕێگایە، 100 ساڵ سوارێک بڕوا چەندێ ڕێگا دەبرێت، 100 ساڵ ئەوەندە ڕێگا دەبڕێت بە سوارێکی سەریع. ئەمە تەنها موڵکی تۆیە، ئاوە و ئاوەش. هێشتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کردووە ئەوە بۆ کەسێکە کە نزمترین پلۆپایی بەهەشتی هەیە. ئەگەر کەسێک خوای گەورە پلۆپایەکی بەرزی پێبەخشێ بێت چۆن بێت، بۆیە ئەو کەسەی بڕاتە بەهەشتەوە خوا ڕێزی لێگرتو. جا ئەو بەدبەختی و نەهامەتیە ئینسانێک ئەوەندە بەدبەخت بێ نەتوانێت لەو بەهەشتە گەورەدا کە ئاخر نەفەرێک نزمترین پلۆپایی بەهەشت ئەوە بێ ئینسان بەقەت ئەوەنی هەموو دنیا مڵک و سامانی هەبێ 100 ساڵ سوارێکی سەریع بڕوا، ئەمجا بتوانێت قەتعی ئەم سەر و ئەو سەری مڵکەکەی بکە. ئەوە بەدبەختیە کە ئینسانێک لەو شوێنە فراوانەدا نەتوانێت جێگایەک بۆ خۆی بکاتەوە. ئەوە دۆڕاویە. جا ئەمڕۆژ کۆتا ڕۆژی ڕەمەزانە، لەوانەیە بۆ هەندێکمان کۆتا ڕەمەزان بێ، ڕەمەزانیش ڕۆشت، بەڵام ئایا ئێمە چیمان تیا کرد؟ چۆن ڕەمەزان کۆتایی هات ئەم ساڵ، دڵنیا بە ئێمەش کۆتاییمان دێ، بەس ئایا ئێمە لەم ڕەمەزانەدا چیمان کرد؟ چی هەوڵێکماندا بۆ خۆمان، بۆ قەبر و قیامەتی خۆمان؟ ئەوەی عیبادەتی زۆر کرد، ڕەمەزان تازە هەر ڕۆشت، ئەوەشی نەی کرد هەر ڕۆشت. بەڵام کێ زەرەری کرد؟ کێ لە قیامەت خۆی دواخست؟ کێ لە بەهەشت پلەپایەکانی نزم کردەوە؟ کێ بەرەو دۆزەخ خۆی هەوڵی خۆی دا ئەو کەسانی کە ڕێگای خۆیان نەگرت؟ ڕەمەزان ڕۆشت، خوا حافیزی لێمان کرد، چەند سەعاتێکی ماوەتەوە. لەوانەیە بۆ هەندێکمان ئاخر ڕەمەزان بێ، ڕەمەزانێتن نەبینینەوە، بەڵام ئایا هەوڵمانداوە لە مانگەدا ببینێت لە کەسێک لەو کەسانی کە لە ئاگری دۆزەخ ڕزگارمان بووە؟ بەختەوەر ئەو کەسەیە، خۆزگەم بۆ کەسەی لەم مانگەدا خوالی خۆش بوو، خۆزگەم بۆ کەسەی لەم مانگەدا لە بەربانگدا خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگاری کردو. یا ڕەبی خوای لەو کەسانەمان بگێڕی ئەمڕۆ ئاخر ڕۆژە ئەگەر ئێمە لەم ئافاتی ئەم ساڵ بەشدار نەبووینە، خوای ئەمڕۆ بێ بەشمان نەکە یا ڕەب العالەمین. خوایگەن آخرمان بەخێر بگێڕی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کرد بێ. خوایگەن لێمان ڕازی بە، بەس تۆ لێمان ڕازی بە هیچمان نابێ. ئەگەر تۆ لێمان تووڕەبی کێ هەیە دیفاعمان لێ بکە؟ کێ هەیە پشتیوانی پشتگیریمان بکات؟ خوایگەن ئەگەر تۆ لێمان تووڕەبی کەس فریامان ناکرد، کەس
ناتوانێت ئێمە بگرێتە خۆی. وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو فلا تكلني إلى نفسي طرفة عين. خوایان چاوتروکاندنی خۆم نەدەی بەدەستی خۆمەوە، چونکە مرۆڤ زۆر لاوازە. بە ڕەمەزان ڕۆشت بەڵام بەختەوەر ئەو کەسە بوو ڕەزامەندی خوای بەدەستێنا، لێخۆشبوونی خوای بەدەستێنا. با ئینشاءڵڵا خوامان لەبیر نەچێت دوای مانگی ڕەمەزان. ئەڵڵا پەروەردگاری ڕەمەزان و غەیری ڕەمەزانە، پەروەردگاری دنیا و قیامەتە، مالیکی یەومالدینە، پاشای ڕۆژی قیامەتە. بۆیە هەوڵ بدە خاوەنی ڕۆژی قیامەتە، هەوڵ بدە کارێکی وها بکە ئینشاءڵڵا لە دوای مردنت دڵخۆش بی. ئەو بەهەشتە لەدەست خۆت مەدە کە ئەوەندە خۆشە و هیچ خەم و خەفەت و نەخۆشی و ناخۆشی و ناڕەحەتی و حەسوودی و قەیران و نەبوونی و ئێش و ئازار و پیری و هیچ شتێکی تیا نییە. مەیگۆڕە بە دنیایەکی بێنرخ کە لای خوا بەقەت باڵەمی شولێ قیمەتی نییە. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوای ئەگەر مردوەکانمان بە بەهەشتی پانوبەرین شادکەی. یا ڕەبی خوای لەو کەسانەمانت گێڕابێ کە لەم مانگە پیرۆزەدا لێمان خۆش بوویتە. یا ڕەبی خوایە گەردنمان لە ئاگری دۆزەخ ڕزگار بکە. یا ڕەبی خوایە ئاخرمان بەخێر بگێڕە، کاتێ بمامرێنە خۆت لێمان ڕازی بی. یا ڕەبی خوایە لەم دنیایە بەسەر بەرزی دەرمان کەی. یا ڕەبی خوایە لەم دنیایە دەرمان بکەی کاتێککە مزگەێنی بەهەشتمان پێدەدرێ. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.